کۆتا نقطەش کە باس بکەم لە دەرزیەکان بریتە لە پلازمای خوێن کە ئەوە چەندین ساڵە و خواستەی یەکجار زۆری لەسرە دەتوانم بڵێم بە دەرەجەیەک ئەو بە دەرەجە 2 بۆتۆکس یعنی کە ئەوی لە عیادە ئەمن دەبینم. پلازما چییە؟ یعنی لە ئینگلیزیەکەی دکتۆر پێ دەڵێن PRP واتە پلێتلێت ریچ پلازما واتە پلازمای دەوڵەمەند بە پەڕەکانی خوێن. ئەمە لە بۆ ئاسانکردنی تێگەشتنەکە خینی لەشی مرۆڤ لە پێکاتەکانی ئەمە خەپلەکانی سوور و سپی و پەڕەکانی خوێنمان هەیە. ئەمە خوێن لە نەخۆشەکە وەردەگرین دەیکەینە ئامێری تایبەتی سنتریفیوجەوە پەڕەکانی لێ وەردەگرین. اینجا لە ڕێگەی ئەو پەڕانەوە لە ڕێگەی دەرزیەوە دەیکەینە پێستی چارەخواست. ئەو پلازمایە لە هەر شوێنێک لە پێست بکرێن وا دەکات خانەکان خۆیان تازە بکەنەوە. هاندانی کۆلاجین دەکا کە ئەمەش نیشانەکانی پیربوونی پێشوەختە کەم دەکاتەوە دەبتە هۆی شێدارکردنەوەی پێست چرچلۆتی کەم دەکاتەوە بەلێ یعنی پلازما هەموو کەسێک ئەگەر کێشەشی نەبی تەنها لە بۆ ڕێگری لە نیشانەکانی پیری زوو لێ بەدیار نەکەوی دەتوانێت 3 هەتا 5 شەک کێشەیە 3 هەتا 5 ساڵانە بکە زۆر باشە.